لە پاش ئەوەی لە مانگی ئازاری ڕابردوودا بە بیانووی تێکچوونی تەندروستی غەسان سەلامەی نوێنەری پێشوونێتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری لیبیا دەستی لە کارەکەی کێشایەوە کە لە ماوەی 2 ساڵدا هەوڵیدا لیبیایەکان لە سەرمێزی ئاشتی کۆ بکاتەوە و یەکپارچەی خاکی وڵاتە بپارێزێت. ناوبراو ئیدانەی دۆڕووی هەندێک وڵاتی ئەندامی ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی کردو تۆمەتباری کردن بەوەی کە لە پشتەوە خەنجەریان لە هەوڵەکانی و لە لیبیا داوە بەوەی کە پشتیوانیان لە هێرشەکەی حەفتەر کردووە بۆ سەر تەرابلوسی پایتەخت. دیبلۆماتە لوبنانێکە لە دیمانەکەیدا کە لەگەڵ ناوەندی دیالۆگی مرۆییدا ئەنجامی داوە دەڵێت من نەمدەتوانی هیچ ڕۆڵێک ببینم چونکە لەو ڕۆژەی حەفتەر هێرشی کردا سەر تەرابلوس ناوبراو پشتیوانی زۆرینەی ئەنجومەن یاسایشی هەبوو لە کاتێکدا ئێمە کەوتبووینە بەڕەخنە لە لیبیادا کە بۆچی حەفتەرمان لە هێرش ڕانەگرت. لەو کاتەوە کە غەسان سەلامە لەلایەنەتەوە یەکگرتووەکانەوە لە حوزەیرانی 2017دا وەکو نوێنە ڕاست پێردرا هەوڵیدا بۆ دیالۆگی نیشتیمانی لە نێوان هەردوولادا بەڵام چەندین جار شکستی هێنا. ناوبراو هۆکاری ئەو شکستە دەگێڕێتەوە بۆ هێرشی نیسانی 2019 بۆ سەر شاری تەرابلوس کە تەنیا چەند ڕۆژێکی مابوو بۆ کۆبوونەوەی دیالۆگی نیشتیمانی لە شاری گدامز کانەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی دەکرد بە هاوکاری نامەندی دیالۆگی مرۆیی. سەلامە بڕۆی وایە هێرشەکەی حەفتەر بە یارمەتی سەربازی ڕاستەوخۆی میسر و ئیمارات و رووسیا و فەڕەنسا بوو بە هۆکاری وەستانی ئەو هەوڵی ئاشتی کە ماوەی ساڵێک بوو ناوبراوکاری لەسەر کردبوو. بۆیە دەڵێت لێرەدا دووڕووی ئەو وڵاتانەتان بۆ دەردەکەوێت کە بوونەتە لەم پەر لە بەردەم ئاشتیدا. سەلامە دەشڵێت لە ڕاستیدا هەندێک وڵاتی گرنگ و کاریگەر نەک هەر یارمەتیان پێشکەشی حەفتەر کرد بەڵکو بوونە پیلانگیری ڕاستەقینە لە سەر کۆنگرەی نیشتیمانی گدامز لە خۆرئاوای لیبیا چونکە نەیان دەویست ئەو کۆنگرەیە ئەنجام بدرێت. لا درێژەی قسەکانیدا ڕای دەگەیەنێت کە ئەو زۆر تووڕێ و سیستمی ئێستای نێودەوڵەتی بە تێکدەرناو دەبات بەتایبەتی لە دەستوەردانی سەربازی ڕاستەوخۆدا لە ململانێ ناوخۆیەکاندا. لەوبارەوە دەڵێت مەخابن لەم کاتادا سەرکردەی وڵاتانێکی گرنگ زۆر بێویژدانن. هەر لەوبارەوە سکرتێری گشتینەوە یەکگرتووەکان ئەنتۆنیۆ گۆتێرس ڕایگەیاند بە گەیشتنی راپۆرتی سەرەتایی گۆڕا بە کۆمەڵەکان بە تەواوی تووڕە و نیگەرانە. جارێکی دیکە جەختی لەوە کردەوە کە حکومەتی تەبایی نیشتیمانی تاکە لایەنی باوەڕپێکراوی نێودەوڵەتیە. جۆزێف بۆریلی بەرپرسی کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا جەختی لەوە کردەوە کە تەنیا حکومەتی تەرابلوس بە شەرعی دەناسن و حەفتەر هیچ شەرعێتێکی نییە تەنیا وەکو بەشێک لە کێشەی ناو لیبیا مامەڵەی لەگەڵدا دەکەن. لەلایەکی دیکەوە بە ئاماژەدان بە شکاندنی ڕۆژانەی گەماروی چەک لەسەر لیبیا لەلایەن رووسیا و میسر و ئیماراتەوە ئیسماعیل حەقی باڵۆزی تورکیا لە پاریس لە بەردەم لیژنەی کاروباری دەرەوە و بەرگری ئەنجومەنی پیرانی فەڕەنسادا ڕوونکردنەوەی خۆی پێشکەش کرد و ڕایگەیاند وڵاتەکەم بە بانگێشتی حکومەتی شەرعی و باوەڕپێکراوی وڵاتە لەوەیە. بەڵام من تێناگەم بۆچی ئەوروپا و فەڕەنسا تەنیا گرنگی بە چاودێری ناردنی چەک بۆ لیبیا لە ڕێگەی دەریاوە دەدەن لە کاتێکدا خۆیان لە چاودێری وشکانی و ئاسمانی دەبوێرن کە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان ڕۆژانە لە سنووری وشکانی میسرەوە پێشێل دەکرێت و لە ئاسمانیشەوە لە ڕێگەی ناردنی فڕۆکەکانی ئیماراتەوە دەشکێنرێت.